دووبارە سڵاو هیوادارم سوودی یەکەمتان بیر نەچوو بێت با دەربارەی دووەم سوودی توێتای ڕێپێدراو بدوێن ڕەنگە ئەمە نەزانی توێتا سێ جۆر گەرانتی هەیە گەرانتی ئۆتۆمبیل گەرانتی خزمەتگوزاری و گەرانتی پارچەی یەدەک گەرانتی ئۆتۆمبیل بیرکردنەوەی ناوێت توێتا نوێکێت لە بریکاری ڕێپێدراو بکڕە و پەڕاوی گەرانتی لە توێتا وەربگرە تا ببیتە خاوەنی گەرانتی 3 ساڵ یان 100,000 کیلۆمەتر هەر کامیان زووتر بێت گەرانتی خزمەتگوزاری کاری خزمەتگوزاری ئۆتۆمبیلەکەت لە سەنتەری خزمەتگوزاری توێتای ڕێپێدراو ئەنجام بدە گەرانتی 6 مانگ یان 10,000 کیلۆمەتر هەر کامیان زووتر بێت بەدەستی بێنە لە ڕۆژی ئەنجامدانی خزمەتگوزاریەکەوە بۆ زیاتر دڵنیاییت کارمەندەکانمان لەلایەن توێتاوە ڕاهێنراون گەرانتی پارچەی یەدەک لە کاتی کڕین و گۆڕینی پارچەی یەدەکی ئۆرجیناڵی توێتا لە بریکارە ڕێپێدراوەکان گەرانتی 6 مانگ یان 10,000 کیلۆمەتر هەر کامیان زووتر بێت بەدەستی ئەهێنی لەبیر نەچێ گەرانتی توێتا تەنها لە بریکارە ڕێپێدراوەکان هەیە پێتانەگەینەوە بۆ باسکردنی سوودی سێم توێتا بەدڵنیایی